دوورە سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست لەگەڵ گروپی شاخەوانی قەڵای شێروانە لە ناوچەی سێرسێنان بەرامبەر دەربەنی خانێت نازانم ئەگەر شارەزا بن ئەمەش ناوچەکەیە و ئێستا گەشتەکە دەستپێکە ئەوی داوەش کاک پەیوەند سەلامەتی لێرەوە ئێمە سەرەکەوین مەسافەیەک ئەڕۆین پێش بورجەکە دووبارە دابەزین دووبارە لەم چەمەوە دێن و ناو دیەکە یعنی یەک سوڕی گەورەی ئەم مەنتیقە ئەخۆین دوای دێنەوە بەلای سیارەکەمان مانەڕۆی هیچ پەلە ناکەن تا وەک سیارەیەک چۆن وردە وردە گەرمەیە پەلە مەکەن لەبەرەوە سوڕی بکەنین و بسم الله بسم الله الرحمن الرحیم کاکە گیان دووبارە سڵاو لە بیرم تویانی بێتان بڵێم ئەمڕۆ سوشەشی مانگە تەبعاً لە ساعات تقریباً 5ەوە بەسەر جادە بە وڵامیتر 6 کەوتینە ڕێ و 7 شتە لە دەربەنی خان بووین و تقریباً بۆ نزیکی نازانم بەخوای ساعت چەندەوە ئێستا 9:20 دقەیە نزیکی 8 شتێکەیشتینە ئێرە لە دامێنی شاخەکە بووین هاتینێتە سەرەوە ئەویش ناوچەکەیە کاکە هەرش چینە بان کابراوتێنی هەر بەرزترێتەوە ئەها کەڵۆشەوە وەرە کاکە وەرە کاکە سڵاوێک بۆ هین هەر ڕێگاوڕێک لەسەر ڕێگە و گەڕێرەوە جامە سڵاو لە بیهایند لوتکەچیای کەڵۆشە لەسەر بۆ چییە لەسەر لوتکەچیای کەڵۆشەوە سڵاومان هەیە بۆ کچەکەی سڵاو ئێمە وەکو گروپی شاخەوانی قەڵای شێروانە لەسەر لوتکەچیای کەڵۆشەوە سڵاوێکی تایبەتمان هەیە بۆ کچەکەی کارماهیە لە جوور سەرم سەماکە دڵم دەروێشی تەکێتەوە لە خانەقام دوعاکە خەفەت مەخۆ زەمانێکە لە یەکی دوور کردینەوە خەفەت مەخۆ زەمانێکە لە یەکی دوور کردینەوە ڕۆژێک دادێ وەکو جاران بە یەکتر شاد ببینەوە ڕۆژێک دادێ وەکو جاران بە یەکتر شاد ببینەوە کەسێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ کەسێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ ماڵی تەنیایم خامۆشە و وا خەریکە هەرە دێنێ ئەیش بەخۆشیتە دەستی خۆش بژیت سڵاو جەماعەت لێرە لاماندا وتیان بە چایەک بکەین حەسەکەم دیمەنەکەشتان بۆ بباسمەوە ماشەڵڵا ئێستا سەرسامە بێت هاوڕێیانی خۆشەویست ئێستا ساعت چەند کات بڵێ 12 کات وڵایتر ئەوەیە کاکە هاتوین لێرە لاماندا و ناخۆین ماشەڵڵا
دەرمانی زەمانی دەری دەکەیتاری هەمرازێرە ڕەشان بێداری هەمرازێرە ڕەشان بێداری ڕاحەتی نەسایۆ کەڵبەی نەتبارە تەسکینی دڵایۆ کەڵبەی دەردەخەرە نەساڵ و نەماوەی کەڵبەی دەردی نەشار نەساتێ یارم کەڵبەی نەدەخەرە نەساڵ و نەماوەی دەردایم نارود و نەشەو نەساتێ یارم کەڵبەی نەدەخەرە نەساتێ یارم کەڵبەی نەدەخەرە کاکە سلام عەلەیکم دووبارە ئێستا لە بەرامبەر شاخی بەرانانین ئەڵێنەوە شاخی بەرانانە نانمان خواست خواست بۆ خوا الحەمدولیلا نوێژمان کرد نمنم بارانیش باری هەنێک خەریکی و کۆکردنەوەی غەرازەکان و ئەو شتانەی خۆمان ئامادەکەین ئینشەڵا ڕۆین جەماعەت ئێستا سەرلووتکەینتە بەرەو خوار بڵۆرە بین و چینە خوارەوە ئەگەرم دیمەنە ببینن ولا بنو او شوط شيء وازير ده يجريهني لدر کاکە وەڵڵاهی وەسعەکەی تۆزی ئەوە بوو ساینە سەرەوە بۆنیەوە خواردن سەی لەقمانی برام کرد ێ باشە تۆ خۆت دەنگت خۆشە بۆچی خۆت قسە ناکەی ئۆکەی کاکە ئەو کاتژمێر چەندە براگی ئەفو سەعات سێکەم 5 دقی و بارە نیشتیمانەی بەربەیانت ڕۆشنی ماونەمە کوردستانی ئێوارەکانت خەڵوەتی عێرفانەمە نیشتیمانی ئێوارەکانت خەڵوەتی عێرفانەمە کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕ دەردی من نیشتیمان حەیرانی گەرمیانت هەناسەی سەردی من کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕ دەردی من نیشتیمان حەیرانی گەرمیانت هەناسەی سلام عەلەیکم جەماعەت کاکەوە هاتینە خوارەوە ئەگەر نازانم ببین ئەو شاخەی پشتەوە بوو لەسەر ئەو شاخەوە بووین هاتینە خوارم منیش ئاواکەیە جوێکی زۆر ئارامە سبحان الله الخالق اللهم لك الحمد حمدا كثيرا کوردستان با خاکی فردوسا هەموو گوڵزاری تۆ
وفخرة همو نقشي درو ديواري السلام عليكم جماعة لقال سرپرشتیار کاک کاک علی کە سەرپرشتیاری گروپی قەڵای شێروانێ شاخشەخانی قەڵای شێروانە جا حەزم کرد لێدوانە شتێکی دێوەرم لەسەر گەشتەکە بۆی گشتی پرۆسەکە چۆن چۆڕێەوە سڵاو بەخێراتی ئەمڕۆ لەگەڵمان بۆ گەشتەکەمان خۆشحاڵ بووین خۆشحاڵتن ئەمڕۆ بەرواری 26/11 2020 وەک گروپی شاخەوانی قەڵای شێروانە گەشتەکەمان بۆ شاخی کەڵۆژ بوو کاکەوێتە بەرامبەر شاخی زەردەوە لە تقریبا نیو سعات لە شاری دەربەنی خانەوە دوورە ئێمە گەشتەکەمان یان هەموو گەشتەکانمان بەپێی بەرنامەیەک ڕێکەخەین کە بەرنامەی پێش گەشت بەرنامەی ناو گەشت بەرنامەی دوای گەشت و دیارە ئیمڕۆ کە 91هەمین گەشتی گروپەکەمان بووە لە 2009ەوە و گەشتەکەمان بۆ ئەم ناوچەیە بوو لێمە لە بەیانی سعات 8 پیادە ڕەو بووین ئێستا ئەوە تقریبا بۆ 5 ئەوارەچێ ئەگەڕێنەوە سپاسانەکەم ئەگە پرسیارێکی تیزۆ خوێنەیەچینە ببێنەکەندە سەبارەت بە تۆ لێرە بەندە کاکەوە ئێمە گەیشتنەوە نقطەی کەوتاییەوەی سایرەکەیە و ئەمیش گوندی کەڵۆشە جا الحەمدوللا سواز بۆ خوا بە سەلامەتی هەموو ئەندامان گەیشتینەوە جێ تقریبەنەوە کاتژمێر 5 دقەیە من خۆشحاڵ بووم ئێوە خۆشحاڵتر وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه